تیمێکی کەناڵی KNN لەلایەن هێزێکی هاوبەشی حەشتی شابی و پۆلیسی فێدرالیەوە و لە کاتی ئامادەکاری بۆ تۆمارکردنی بەرنامەیەکدا لە خانەقین دەستگیر دەکرێن و تا ئێستا ئازاد نەکراون. سەر لە بەیانی ئەمڕۆ تیمێکی کەناڵی KNN کە بۆ تۆمارکردنی بەرنامەی دێبەدێ چوو بوو ناقەزای خانەقین لەلایەن هێزێکی هاوبەشی حەشتی شابی و پۆلیسی فێدرالیەوە دەستگیر کران و پاشان ڕادستی پۆلیسی شارەکە کران و تا ئێستا ئازاد نەکراون. ئەو تیمەی KNN بە ئاگاداری پۆلیسی ناوچەکە چوونەتە ئەو شوێنە و تەنانەت لە کاتی تۆمارکردنی بەرنامەکەدا چەند پۆلیسێکیان لەگەڵدا بووە، بەڵام چەکدارانی حەشتی شابی گوێیان بەوە نەداوە و تیمەکەی KNNیان دەستگیر کردووە. تیمەکەی KNN پێگاتوون لە هەرێک لە عەبدوڕەحمان ئەبوبەکر ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی دێبەدێ و هەرێک لە کامێرامانان ڕەوا ئەحمەد و سەرکەوت کەریم و شۆفێرەکان هەردی عەتا. کەناڵی KNN بەرپرسیارەتی پاراستنی تیمەکەی دەخاتە ئەستۆی بەرپرسانی ئیدارەی خانەقین.